سڵاوتان لەبێت هودا عوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. لە نامەیەکدا کە دەست ئاژانسی هەواڵی ڕۆیتەرس کەوتووە ژمارە گەندامی کۆنگرێسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە جۆ بایدنی سەرۆکی ویلایەتەکان دەکەن ئەمریکا هەنگاوی نوێ بگرێتە بەر بۆ ئاسانکاریکردن و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا و بازاڕەکانی جیهان. لە نامەکەدا داوای ئەوەش لە جۆ بایدن کراوە ئەمریکا استراتیژی نوێ لە عێراقدا هەبێت و چارەسەری و کێشە و گرفتانە بکات کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە. ئەمڕۆ 20 ئەیلول لە گوندی ئەندزەی لە بناری قەندیل لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیاوە ئۆتۆمبیلێکی مەدەنی کرایە مانج. حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەنجومەنی وەزیران کۆبووە و تێیدا مەسرور بارزانی سەرۆک وەزیران وەزارەتی دارایی ڕاستپارت لەگەڵ گەشتنی 700 ملیار دینارەکەی حکوومەتی عێراق بێ دواکەوتن دەست بە دابەشکردنی موچە بکە. سابت محەممەد وەزیری بەرگری عێراق بە کەناڵی ئالعەرەبیی عێراقی ڕاگەیاندووە هێز ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانمان لەناو 5 کەم سنووردار کردووە و ڕێگا بە پێشێلکردنی سەروەری عێراق نادێن. ئاسایشی هەولێر ڕایگەیان لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر لە ئەنجامی ئۆپەراسیۆنێکی مەیدانی لەلایەن هێزەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ئابووری توانرا تۆمەتبارێکی بەڕەگەز عەرەب دەستگیر بکرێت و گەشت ئەم کەلوپەلانەی کە بۆ مەبەستی قوماری بەکاری هێناوە دەستی بەسەردا بگیرێت. ئەمڕۆ نادر مەحموود ناسراو بە نادر مەلاسەفی وەک ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوێندی یاسایی خواردوو دەست بەکار بوو لە فراکسیۆنی سەوزی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.